بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی هەڵوێستی یەکێتی و کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و حەزب ئەمڕۆ ڕاستەوخۆ ڕاستی حەمامین پێامنێری پێم لە شاری سلێمانی وەردەگرین. ڕاستی سڵاوت لێبێت بە پێی ئەو زانیارانەی کە دەستی تۆ کەوتون ئەجێندای کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی ئەمڕۆ لە شاری سلێمانی چییە؟ کاکارزان سڵاو لێوە، سڵاو لە بینەران و بیسترانی کەناڵی ئاسمانی پێیان. دیارە دوای ئەوەی لە کۆتا کاتژمێرەکانی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە بۆ متمانە پێدان بە سەرۆکی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی فراکسیۆنەکەی بایکۆتی کۆبوونەوە و دانیشتنەکەی کرد. ئەمڕۆ کاتژمێردا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بەڕێوە چوو. کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی بە ئامادەبوونی هەردوو جێگرای سکرتێری گشتی کۆسەر ڕەسوڵ و دکتۆر بەرەم ساڵح هەردووکیان لێرە ئامادەبوون لەنێو کۆبوونەوەکە بوون و ئێستاکە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بەڕێوە چێ بۆ تاوتۆکردنی هەڵوێستەکانی یەکێتیە بۆ هەڵسەنگاندنی ئەو ڕێکەوتنیانێکە لەگەڵ پارتی ئاواژۆیان کردبوو و بۆ دیاریکردنی شارنووسی ئەو ڕێکەوتنەیە. دیارە من قسەم لەگەڵ سەرکردایەتی یەکێتیان کرد، ئەوان باسییان لەوە کرد کە ئەم هەڵوێستەی یەکێتی تا هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنەکە و هەتا بایکۆتکردنی پرۆسی سیاسیش بەردەوامە بێت و ئامادەنی بە هیچ جۆرێک سازش لەسەر و خواستی خۆیان بکەن و ئێستاکە هەرچەندە پارتی ئەم هەڵوێستەی یەکێتی بە ناساندووە بە هەڵوێستی زیاتر بە هەڵوێستی و گروپی هێزارێکە ناوی ناون خۆی ناوی ناون پارتی ناوی ناون گروپی 16 ئۆکتۆبەر، بەڵام جۆرە لە کۆدەنگی هێنەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پێیکە هەر لە دوێنێەوە یەکێتی نیشتیمانی هەڵوێستی ڕاگەیاندووە زیاد لە 3-4 مەڵبەندی یەکێتی پشتیوانی خۆیان بۆ هەڵوێستەکە ڕاگەیاندووە. هەروەها مەلا بەختیار کە چەند مانگێکە بەهۆی ناکۆکی لەسەر پۆستی سەرۆکۆمار لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی یەکێتی دوور کەوتوتەوە، ئەویش لە دوای لێدوانیدا جەخت لەسەر هەڵوێستی یەکێتی کاتەوە کە هەڵوێستێکی باشەوە بێت یەکێتی جەخت هەم لە پشتی خۆی لە بەغدا بکاتەوە لە حکوومەتی عێراق و هەروەها لە پاراستنی پۆستی پارێزگار لەوەی کە بێ پشتی یەکێتی بێ. لەسەر ئەوەی کە وتەبێژی پارتی باسی لەوە کردبوو کە گوایە مەسعود بارزانی سەرۆکی پارتی و کۆسەر ڕەسوڵ جێگیری یەکەمی سکرتێری گشتی لەسەوە ڕێکەوتون کە فەریدون عەبدولقادر بکرێت بە پارێزگاری کەرکووک وتەبێژی یەکێتیەوەی ڕەت کردەوە وتی تەنها لیژنەیەک پێکێنراوە بۆی دیراسی ئەو مۆزوع بکاتوە و سێ کەسی کە وتەبێژی پارتی باسێکات گوایە یەکێتی پێشنیازی کردووە بە پێی زانیارەکان هەرێکە لە ڕەوەندی مەلا مەحموودەوە ئەحمەد عەسکەریە هەروەها کاکەڕەش سدیقە کە ئەو سیانە کاندید کراون بۆی کە پۆستی پارێزگاری کەرکووک وەربگرن. جیا لەمەش زانیارەکان ئاماژە بەوە دەن ئەکرێت بەشداری نەکردنی یەکێتی لە کۆبوونەوەکەی دوێنێ پەرلەمانی کوردستان وەروها متمانەدانم نیشتیمان بارزانی جۆرێک پەیوەندی هەبێت بە ململانەی نێوخۆی پارتیەوە بەوەی کە ئەوانی کە لە ئەنگری مەسعود بارزانی نایانەوێت بۆ نیشتیمان بارزانی بە متمانەیەکی زۆرەوە بێت بە سەرۆکی هەرێمی کوردستان و دەنگێکی زۆر بهێنێت و پێچێت ئەمە بۆ هەڵبژاردننی متمانەدان بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەمە خودی مەسعود بارزانی ئەکات ئەو کاتە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی واژۆ بکرێەوە ڕێژەی دەنگەکانی مەسعود بارزانی لە نیشتیمان بارزانی زۆر زیاتر بێت لەوەی کە ئەو هێناوێتی بۆی کە ئەو کاتە ڕێکەوتن لەگەڵ یەکێتی شەکرێت. ئێستاکان ژوەی سەرکردایەتی یەکێتی لە بۆ پێی قسەت لەگەڵ بەرپرسانی یەکێتی کرد بێت یاخود بە پێی و زانیارانەی کە دەستی تۆ کەوتون ئەم دروستبوونی کێشە لە نێوان یەکێتی و پارتی و بەشداری نەکردنی یەکێتی لە دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمدا کێشە بۆ بەرەو پێشچوونی زوو پێکهێنانی کابینی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان دروست ناکات بەو پێی کە پێشتر ئەوان وەک لە میدیاکان و لە ڕێکەوتنەکان ڕایانگەاندبوو هەموو کارێکیان تەواو کردبوو. کاکارزان ڕێکەوتنەکەی 5 یار کە لە نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی واژۆ کرا یەک پاکێش بووە لەسەر حکوومەتی هەرێم یاچای سەرۆکایەتی هەروەها لە حکوومەتی عێراق و پارێزگاری کەرکووکیش بۆیە لە شوێنێکەوە کە گرفتی بۆ دروستە بێت لە هەموو ڕێکەوتنەکە گرفتی بۆ دروستە بێت هەتا پارتی بە ئاشکرا باسی لەوە کردووە کە هەڵوێستانە بێت لەسەر ئەو پۆست و پشکانی کە بەرە یەکێتی کەوتووە لە حکوومەتی هەرێما بۆ پێیەکە یەکێتی پابەندی ڕێکەوتنەکە نەبوو ئەوان قسەی خۆیانە بێت لەسەر ڕێکەوتنەکە بە هەمان شێوە ئێستاگەش یەکێتی گفتوگۆ لەسەر ئەو ڕێکەوتنەکات ئایا کۆی ڕێکەوتنەکە چی لێ دوایەوەی کە پارتی پابەند نەبووە. ئەگەر بیرمان بێت ئێمە لە 5 شوباتی شکاتێکە یەکێتی و پارتی ڕێکەوتن لەسەرەوەی کە دەستی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرێت وە لە کۆتا کاتژمێرەکانی ئەو دانیشتنەشدا یەکێتی دووبارە بایکۆتی هەڵبژاردنەکەی کردووە بەشداری هەڵبژاردننی دەستی سەرۆکاتی پەرلەمانی نەکرد ئەو کاتە وتەبێژی یەکێتی بە ئاشکرا ڕایگەیان کە هەموو ڕێکەوتنەکان سفر بۆتەوە دووبارە لە سەرەتایەوە دەسەکەنەوە بە ڕێکەوتنەکان. ئەم ڕێکەوتنی ئەمڕۆ چاوەڕێکرد هەروای لێبێت لە لێواری هەڵوەشاندنەوەیە کە هەڵوەشێتەوە هەموو پاکێژەکان بە یەکەوە هەڵوەشێتەوە کە چاوەڕانەکرێت پێکرانی حکوومەتی هەرێم کابینی نوێمی حکوومەتی هەرێم بۆ چەند مانگێکی دیکە دوا بخات. یەکێتی ترسی هەیە لە پابەندبوونی پارتی بە ئەو ڕێکەوتنی کە پێشتر واژویان لەسەر کردووە بە تایبەت سەبارەت بۆ بڕگەی کە باس لە
یەکلایکردنەوەی پرسی پارێزگاری کەرکووک دەکات بۆیە بایکۆتی پرۆسەکەی کردووە. کێشەی سەرەکی ئەمڕۆ کە دوێنێ یەکێتی بە ئاشکرا ئەڵێت کێشەی ئێمە لەوەیە کە پارێزگاری کەرکووک ئەبایە دیاری بکرایە و ئەوە یەکێتی ڕەزامەند بواە لەوەی کە پارێزگاری کەرکووک دیاری بکرێت ئەو کاتە سەرۆکایەتی هەرێم دەست بەکار بواە و سەرۆکی حکوومەت پێک بێنن. سپاس بۆ زانیارەکانی تۆ ڕاستی حەمامین، پێم نێری پێم لە شاری سلێمانیەوە.